لە پێنجەمین یاریەکانی قۆناغی یەکەمی خولی بژاردەی پاڵەوانەکانی ئاسیا و لە بەشی ڕۆژئاوا یانەی شۆرتەی تاکە نوێنەری عێراق لەسەر یاریگای کەربەلای نێودەوڵەتی میوانداری وەسلی ئیماراتی کرد. لە خولەکی چواردا وەسلی میوان لە ڕێگای جۆنۆتاس سانتۆس بە گۆڵێک لە یاریەکە پێشکەوت. دوای ئەم گۆڵە گەرم و گوڕی زیاتر کەوتە نێو یاریەکە، هەردوو تیپ هەوڵی گۆڵیان دەدا. وەسڵ بۆ گەورەکردنی ئەنجامەکەی بوو، شۆرتەش بۆ گەڕانەوە بۆ کەشی یاریەکە و دەرفەتەکانیشی زیاتر بوون. نیوە یەکەم بەم ئەنجامە کۆتایی هات. لا نیوەی دووەم و هەرزوو دوای تێپەڕبوونی تەنها 5 خولەک فەهەد یوسفی سووری بە موشەکێک گۆڵێکی نایابی تۆمار کردو، ئەنجامەکەی یەکسان کردەوە. لە کاتێکدا شۆرتا باڵادەستر بوو، بۆ گۆڵی پێشکەوتنیش دەجەنگا. لە خولەکی 62 ناوبژوان لێدانێکی سزای بۆ وەسڵ ئەژمار کردو. فابیۆ لیما بە سەرکەوتوی جێبەجێ کردو، دووبارە وەسلی لە یاریەکە پێشخستەوە. لە خولەکی 90 ناوبژوان دوای گەڕانەوە بۆ ڤار لێدانێکی سزای بۆ وەسڵ ئەژمار کردو. نیکۆلاس خێمەنێز گۆڵی سێمیشی پێ تۆمار کردو، یاری بەم ئەنجامە کۆتایی هات. بەم شێوەیە وەسلی ئیماراتی کۆی خاڵەکانی گەیاندە 10 خاڵ و چووە خانەی چوارەمی ڕیزبەندی. شۆرتەش بە 2 خاڵ لە خانەی 11 ڕیزبەندیە. یاری داهاتووی شۆرتا دووشەممەی داهاتووە لە دەرەوە یاریگای خۆی بەرامبەر پێرسپۆلیسی ئێرانی. سێ محەممەد، کەناڵی پێم.